لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 125 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة والموفون بعهدهم إذا عاهدوا والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. بەڵە خۆشەویستان وەکو لە دووانێ ڕابردوش لە خزمەتەوە ئاتە پیرۆزەدا بووین کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە بیر و چاکەکان دەکات ئەوەی کە خوا لە بەندەکانی دەوێت سوبحانەهو وتەعالە کە لە سەرەتادا دەفەرمی بیر و چاکەوەی کەوا عەقیدەی پوختت هەبی لە ئیمان بالله و ئەرکانەکانی ئیمان باسکە ئیمان بەخوا سوبحانەهو وتەعالە ئیمان بە ڕۆژی دوایی و هەروەها ئیمان بە مەلایکەت و ئیمان بە کتابی ئیمان بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام و هەروەها ئەوجا باز لە خۆڕەوشتی جوان دەکاتن لە بەخشین بە تایبەتی دەفەرمی و هەروەها بیر و چاکەوەی کەوا ماڵ ببەخشی لەگەڵ ئەوەی کە خۆشت دەوێت ئەو ماڵەی لە بۆ کەسانێکەوە دەوی القوربا خزم و کەس و هەروەها یەتیم و هەروەها لە بۆ کەسانێکی فەقیر لە بۆ کەسانێکی دابڕا و ئیبن السەبیل و هەروەها ئەو کەسێکەوە داوا دەکەوە و هەروەها وفی الرقاب بەخشین لە بۆ کەسانێکەوە دانەوێت لە کۆیلەیی ئازاد بن یاخود ئەسیرن لە ژێردەستی دوژمن دەیانەوێت ئازاد ببن. ئەوجا لە دوایەوە وأقام الصلاة وآتى الزكاة ئەوجا خوای گەورە دوو ڕوکنەکەی دیکە باز دەکات لە ئەرکانەکانی ئیسلام وأقام الصلاة وآتى الزكاة ئەوجا گەم لە حەزە بکەین یەکەم جار باسی عەقیدەی کرد پاشان باسی خوڕەوشتێکی کرد کەوا زیاتر لە پاش ئەوەی کەوا ئەو کەسە لە پێناوی خوای گەورە دەیکات سوبحانەهو وتەعالە عیلاقەی بینی ئەو بەندەیە لەگەڵ دەوروبەری دەبەستیتەوە بەڕاستی کەوا ئەوەی کە خوا دەیەوێت سوبحانەهو وتەعالە ئێمەی بەنی ئادەم بەڕاستی لەگەڵ یەکتری بژین بەزەیمان بە یەکتری بێتەوە ئاگامە لە حاڵ و وەزعی یەکتربی بە تایبەتی کەسانێکی خواپێدا و لەگەڵ کەسانێک کەوا محتاجن. لە دوای ئەوە ئەوجا دەفەرمی وأقام الصلاة کەواتە بەڕاستی وەکو زانان دەفەرمون عیبادات کە خوای گەورە لەسەر بەندەکانی فەرز کردی عیباداتی با بڵێن عیبادات هەیە لە بینی بەندە و لە بینی خوا عیبادات شێ لە بینی بەندە و لە بینی خوای و هەروەها سوودیشی لەو دەوروبەر هەیە کە پێی گوترێ متعەدی ئەو عیباداتانە باشترە بەڵێ ئەوان کەش ڕوکنن هیچ شەک و گومان تێدا نیە نوێژ و زەکات و ئەرکانن بەڵام ئەو عیبادەتەی کەوا زیاتر متعەدیە و نەفعی لە بۆ خەڵکی دیکەش هەیە بەڕاستی خوای گەورە ئەوی بە پێش یەخستیە. ئەو دەفەرمی وأقام الصلاة و هەروەها بیر و چاکەوەیەکەوە نوێژەکان ئەنجام بدەی بەو شێوەی کەوا ئیقامەی بکەی کەواتە بە هەموو ئەرکان و شروط و واجباتەکانی لە کاتەکانی خۆی ئەنجامی بدەی لەو کاتەی ئەنجامی بە خوشوع و بە خوضوعەوە ئاگار لێبی کەوا چی دەڵێی لە بەردەستی چ خوایەکی العەظیم سوبحانەهو وتەعالە وەستاوی کەواتە نوێژەکان ئیقامە بکەی بەو شێوەی کە خوا دەوێت سوبحانەهو وتەعالە وآتى الزكاة و هەروەها زەکاتی ماڵەکەت بدەی. طبعا لە پێشەوە فەرمی وآتى المال على حبه زانان دەفەرمون کەواتە ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوا ماڵ بێجگە لە زەکات حەقی دیکەشی تێدایە ماڵ بێجگە لە زەکات حەقی دیکەشی تێدایە لێ لە پێشەوە باسی حەقەکەی دیکەی کرد کەوا سەدەقەی ئەوجا پاشان باز لە زەکات دەکاتن وآتى الزكاة کەواتە زەکاتی ماڵەکەشی دەکرد ئەویش لە بر و چاکەیە کەوا ئەویشیان یەک لە ئەرکانەکانی ئیمانە یەک لە ئەرکانەکانی ئیسلامە زەکاتدان ئەو کەسێکەوە ماڵی گەیشتە حەدی نیساب حەولی بەسەردا سووڕاوە پێویستە زەکاتی ماڵەکەی بدە ئەگەر نەیدا ئەوە دیارە چەندین وعید و هەڕەشە لە قورئان و لە سونە باس کرا بەرامبەر بەوانەی کەوا زەکاتی ماڵەکانیان نادەن ئەنجامدان و بەخشینی زەکاتیش بە پێچەوانەوە یەک لەو بیر و لەو چاکانەیە کەوا ئەجر پاداشتێکی زۆری هەیە. والموفون بعهدهم إذا عاهدوا
وهروە یەک لە صفاتەکانی بڕ و چاکە ئەوەیە والموفون بعهدهم إذا عاهدوا ئەو کەسانی کەوا عهد و پەیمان کاتێک کە عهد و پەیمان دەن بە وەفان جێبەجێی دەکەن عهد و پەیمانەکانیان بەڕاستی ئەوش یەک لە صفەتی ئیماندارانە و یەک لە صفەتی باڕ و چاکەکارانە کە خوای گەورە لە دائیرەی بڕ جێگای کردیتەوە پێویستە ئینسانی مسلمان لەو کەسانە بێت کە عهد و پەیمان دەگەینتە سەر وعدەکانی دەگەینتە سەر ئەوجا ئەو عهد و پەیمانی کە لەگەڵ خوا کردیتی یەکەم جار بەڵێ هەر کاتێکەوە هاتتا هەر یەک لە ئێمە کاتێکەوە هاتین ناو دایرەی ئیسلام عهد و پەیمانمان لەگەڵ خوای گەورە کردی سبحانه وتعالى کاتێک دەن ئەشهد أن لا إله إلا الله ئەوە عهد و پەیمان لەگەڵ خوای گەورە خوا لە بۆ غەیری تو یەک زەڕە عیبادەت ئەنجام نادن هەموو عیباداتەکانمان لۆتووە ئەشهد أن محمدا رسول الله صلى الله عليه وسلم کەواتە عهد و پەیمانتدا کە ئیتیباعی و پێغەمبەرە بکەی صلى الله عليه وسلم کەواتە پێش هەموو کەسێک عهد و پەیمان لەگەڵ خوا پێغەمبەری خوا ببێ سەر ئەوجا لەگەڵ هەموو خەڵکانێک لە دوای خوا پێغەمبەر صلى الله عليه وسلم عهد و پەیمان کاتێکەوە عهد و پەیمان لەگەڵ هەر کەسێکدا پێویستە جێبەجێ بکەی پێویستە جێبەجێ بکەی جێبەجێ نەکردنی عهد و پەیمان یەکە لە صفاتەکانی ئەهلی نیفاق خوا پەنامان بدا والصابرين في البأساء والضراء وحين البأس وهروها یەک لە صفەتی چاکەکاران و ئەوەی لە دایرەی بڕ و چاکە جێی دەبیتەوە خوای گەورە فەرمایان پێکردی ئەو کەسان کە ئارامگرن والصابرين کەواتە نەک سەبر و الصابرين بوویتە صیغەی ئیسمی کەواتە بوویتە صفەتێکی بەردەوام لەو کەسە سەبر دەگرێت تاوەکو مستحق بۆ پێ بگوترێت صابر والصابرين لە چ کاتێک سەبر و ئارام دەگرن في البأساء والضراء وحين البأس کەواتە سەبر دەگری لە کاتی بەئسا ئەو موسیبەتانەیە کەوا لە ماڵی ئینسانە کەواتە ئەو کەسەیە کەوا تووشی فەقیری دێ سەبری لەسەر فەقیریەکەی دەگری جەزا و فەزا ناکە ناچی بپاڕێتەوە لە خەڵکی سەبر دەگری هەتا خوای گەورە دەرگای خێری لێ دەکاتەوە و هەروەها ضەڕا ئەو موسیبەتانەیە کەوا لە نەفسی ئینسانە ئەوجا لە نەفسی خۆیتی نەخۆش دەبی و یاخود لە دۆست و خۆشەویستێکی لە دەست دەداتن وحین البەس حین البەس واتە ئەو کاتەیکەوە لە شدة القتالە واتە ئەو کاتەیکەوە لە ڕوبەڕووبوونەوەدا لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى سەبر دەگریتن کەواتە خوای گەورە سبحانه وتعالى ئەو کەسانش الصابرين والصابرين في البأساء والضراء وحين البأس ئەو کەسانەی خوای گەورە لە ناو دایرەی بڕ جێگای کردیتەوە ئەوانە کاتێکەوە سەبریان لێ دێتە جێ ئەوانە باڕن چاکەکارن و کردەوەکەشیان و صفەتەکەشیان لە دایرەی ئەلبر چاکە جێگای دەبیتەوە و دیارە باشما کردێکەوە سەبر بەڕاست سەبرگرتن سێ مەرتەبەی وەکو زانایان باز دەکەن سەبرگرتن لە کاتی موسیبەت سەبرگرتن لەسەر ئەنجامدانی مەعسیەت ئەنجام نەدانی مەعسیەت سەبرگرتن لەسەر ئەنجامدانی تاعات کەوا بەرزەکەیان سەبرگرتنە لەسەر تاعات لە قەدەر ئەوەشکەوە سەبر لەسەر تاعات خوای گەورە دەگری خوای گەورە وات لێ دەکات سەبر بگری لەسەر مەعسیەت ئەنجام نەدەی و لە قەدەر ئەوەش سەبر دەگری لەسەر بەلا موسیبەت کاتێکەوە خوای گەورە تەقدیر دەکات لەسەرت ئیتر ئەوانەی کەوا ئەو صفاتانە لێ دێتە جێ أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون كواتا أولئك الذين صدقوا أواني كوا أو صفاتانان لديت جي لو عقيدو لو بيرو باور ريكوبيكي كهيتيان بابلين من آمن بالله واليوم الآخر أو بشيان وهروها ئەوانەی کەوا ئاتە المال على حبی ذوی القربى واليتامى إلى آخره پاشان ئەوانەی کەوا نوێژ خوێنن ئەوانەی کەوا زەکات دەرن ئەوانەی کەوا بەوەفان بەرامبەر بە عەدل ئەوانەی کەوا صابرن أولئك الذين صدقوا يعني سبحان الله خوای گەورە لێرەدا تقریبا هەموو فەرمانەکانی کۆ کردیتەوە یاخود لە هەموو فەرمانەکان خولاسەی دەرهێنا کەوا بەڕاستی ئەوەی کەوا دەیەوێ ببیتە باڕ و چاکەکار لای خوای گەورە ئەوە با ئەو صفەتان لێ بێتە جێ دەفەرمی ئەوانەی وا دەکەن أولئك الذين صدقوا ئەوانە ڕازگۆن دیارە صدق ڕازگۆیی ئەوەی کە هەممان دەزانین واتە قسەکانت مطابق بی لەگەڵ واقع قسە مطابق بی لەگەڵ واقع و هەروە صدق ئەوەی کەوا کردەوەکانت مطابق بی لەگەڵ ئەو ئیمانی کەوا ئیدعای دەکرد لەناو دڵ و دەروونتە ئەوەش صدقە بەڕاستی لێ دەفەرمی أولئك الذين صدقوا ئەوانە ڕازگۆنە لەگەڵ خوا لەبەر ئەوەی کە لە دڵەوە ئیمانیان هێنایە کردەوەکانیشیان بعملي دسلمينا أولئك الذين صدقوا وهروها بر وصدق وكل حديث في پیغمبر صلى الله عليه وسلم عيني كأو دو مصطلحات فعلا صدق وبر علاقان بيكتر هي عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة
کەواتە پێ فەرمی ڕازگۆ بن لە بەرەو ڕازگۆیی بەرەو چاکەکاریتان دەبا چاکەکاریش بەرەو بەهەشتان دەبا لێ لێرە کە باسی بڕی کرد لە سەرەتادا دەفەرمی ئەوانەی کەوە ئەو صیفاتانەی بڕیان لێ هاتەجێ ئەوانەش ڕازگۆن کەواتە ڕازگۆیی و بڕ لەگەڵ یەکتری بەڕاستی مقابلی یەکن وأولئك هم المتقون أوانشن كوا متقين أوانن كوا متقين كوا أواننا كوا أو تقويان هي كذبي تماي أوي كخوان لراضي بي خواي يقول لي عن قبول بكا خواي يقول لجهنم نجات يامدا خواي يقول بحشتيان بقسمت بكا لبروي أواني كوا أوشتان أو صفاتان كباس ماكر راضيبوني خوا قبول كردن للا خواي يقولوا نزادبون لجهنم شاد بوونه وبهش إلا بتقوايا إلا بتقوى إتر أوانا متقين زكاتش كوا تقوى باز ذكر وكو تنزارك باس ما كر تقوى أو يكوا لا ترسي خوا يقول فرمان كان زي بكي واز لقدغوا واز لقدغ كانوا قدغ كراو كان بين كوا خوا يقوله نهي لكردينا برام كبروا تقوى بيكو باز كان بر زيادة إشارة لبو تاك كان تقوى بريتة لقد وازهنان لقد أخكراو كان والله أعلم إتر أو صفاتان لبيتزي أو أنا بر بار تاك كارن أو أنا الصادق رازقون أو أنا متقين خوا يقولوا أمام مجميرين يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى خوا يقول سبحانه وتعالى لدوایەکەوە بڕ و چاکەکانی بەگشتی لۆ بەیان کردین ئەو جادیسان بە خیتابێک بەو خیتابە خۆشەویستە کە هەموو ئیماندارێک پێویستە خۆشی بوێ ئەو خیتابە لەلایەن رب العالمین ئەی کۆمەڵی باوەڕداران پێویستە بڵێ سەمیعنا و ئەطعنا یا رب العالمین خوا گوێمان لێبوو ئیطاعەش دەکەین كتب عليكم القصاص في القتلى كتب عليكم القصاص كتب عليكم واتى فرض عليكم لسرتان واجب كرا القصاص في القتلى وتطول سندنوا بالمثل بعدالة طول سندنوا بهمان مقدار خوي بعدالة التي لقتلا لكشتن في القتلى كواتكاتك وكشتار روددا واجب لسرشانتان أي كومري باورداران عدالة برباب كان بوي كوات طول بسنوا بلان بعدالة ديارة معلومة كوالا بيشاتني إسلام لجاهلية دا ولا دواي هاتني إسناج براستي بداخل كوالا ناو مجتمعي مسلمانانيش بدي ذكرتن أو عدالة بدي ناكري كسك بنا حق دا كجري دا سن براي أو كسا دا كجنو آموزاي أو كسا دا كجنو لزياتي كسك دو كس دا كجنو يتر براستي وانا عدالة خواهي قرد فرمي كشتن بنا حق تاواني چي قوريا بلام لمقابل دا نابي إسراف بكريتو لطول السنوة نا القصاص في القتل القصاص واتطول السندنوا بهمان مقداره بعدالة لو كوا أو كابراء أنزامي دا لو كوا أو كابراء أنزامي دا كتب عليكم القصاص في القتل زلير دا قصاص خواهي سبحانه وتعالى قصاص طول السنوي بعدالتي واجب كردي سرهمو مسلمانان بعام كاتي كذا كتب عليكم بەڵێ كتب عليكم پێش هەموو شتێک ئەوانەی کەوا دەسەڵات دارن ئەسڵ وایە ئەوان فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەن هەر کەسێک بەناحەق کوژرا پێویستە کەسی بکوژ بە حەق خۆی بگەینەوە مەگەر وەکو لە نهایەتی ئاەتەکەی دێ کەوا ئەولیا و بابڕێن خاوەنی مەقتولەکەی بێن لێی خۆش ببن ئەگەرنا ئەسڵ وا دەسەڵاتدار کەواتە ئەو تەوجیهە یەکەم شت لە بۆ دەسەڵاتدارانە دووەم لە بۆ هەموو کەسێکە هەتا کەسی قاتل کاتێکەوە خەتەئەچی کردو یاخود غەڵەتەچی کرد بە دەفعی شەیطان کەسێک بەناحەق کوژ پێویستە قیساس ئەو ئاتی قساس لەسەر خۆی جێبەجێ بەخۆی بچی خۆی تەسلیم بکە بەخۆی بچی خۆی تەسلیم بکە و هەروها هەموو ئەو کەسان کەوە ئاگان لەو حادیسەیە پێویستە هەمووی پاڵپشتی یەکتری بکەن شاهێدی بدەن لە بۆ ئەوەی کەوا کەسی قاتل بە حەقی خۆی بگەینی کەواتە واجبێکی عامە یا ئەیها الذین آمنوا كتب عليكم القصاص في القتلى پێویستە هەموو مجتمع بەشدار بن لەوەی کەوا تۆڵەی بە حەق بسەندرێت و لەبەرەوەی وەکو لە ئاەتی دواتر دەفەرمی لەبەرەوەی لە قیساس و لە تۆڵە سەندنەوە بەڕاستی ئەو پەڕی لە قیساس و لە تۆڵە سەندنەوە ئەو پەڕی ژیان لە بۆ کۆمەڵگا بەدی دەکرێت چونکە ئەگەر هەر قاتیلێک بزانی کە بەناحەق کەسەش دەکوژرێ وەکوی دەکوژرێتەوە ئیقدام ناکاتن بچی ئەو کەسە بەناحەق بکوژی لێ ئەو واجبی هەمووانە کەوا هەمووی یارمەتیدەری یەکتری بن بە تایبەتی دەسەڵاتداران کەوا هەر کەسێک بەناحەق بکوژرێ بە قیساس و بە با بڵێن بە تۆڵە سەرنەوەیەکی ئەو پەڕی عادیلانە ئەو کەسە بە حەق خۆی بگەینن دیارە ئاتکە بەشێک تر تێمایە بەڵام
لەبەر تەوابوونی کار لێردا دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێن و خزمەت ئەواتەوە إن شاء الله قسەی لەسەر دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.